با جیهان پرتەقاڵی بکەین. ئەمە دروشمی ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژی ژنان لە جیهاندا. بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و ڕێکخراوەکانی ژنان و مافەکانی مرۆڤ بە هەڵواسینی قردێلەی پرتەقاڵی کە هێمایە بۆ ڕۆژەکە دەستیان با چالاکیەکان کرد لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان. کە ئەویش یەکێک لەو تونند و تیژانە کە بەرامبەر بە ژنانە کرێ، ینی دوژنە ڕێژێکی زۆرە و ڕێژەی تەلاق زۆرە و توندیژەکانی تر وەکو لێدان و بڕینی پەیوەندی کۆمەڵایەتی و خراپ بەکارهێنانی موبایل و ئەمانە کە بەداخەوە ئەمە یەکێکە لە دیارترین ئەو حاڵەتانی کە ئێستا ڕوبەڕووی ژنانە بێتە. تونند و تیژیەکان جۆرا و جۆرن. جگە لە تونند و تیژی جەستەیی، تونند و تیژی دەرونی و سێکسی هەیە کە تونند و تیژی دەرونی یەکێکە لە باوترین جۆرەکانی تونند و تیژی کە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت. تونند و تیژیەکان زۆرن کە ڕووی لە کۆمەڵگای ئێمە کردووە. سێ جۆر تونند و تیژی هەیە: تونند و تیژی جەستەییە، سێکسی، دەرونی. بۆ زیاتر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لە پێناو کەمکردنەوەی ئامارەکانی تونند و تیژی دژی ژنان ساڵانە لە 25 نۆڤەمبەردا چالێکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و لە ڕێگەی پرۆشەری تایبەتەوە هۆشیاریەکان بڵاو دەکرێتەوە لە هەرێمی کوردستان. هاشتاگێکە بۆ ئەوەی کە ئێمە لە ڕێگەیان پەنجەرەوە ئەو کەسانی کە ئەیانێ پاڵپشتی کەمپینەکەمان کەن ئەتوانن وێنە لەگەڵ ئەم کەمپینەی ئێمە بگرن کە بۆ ڕێگریکردنە لە هاوسەرگیری پێشوەخت و هەروەها ڕێگریکردنە لە کەمکردنەوەی تەحەڕۆژ بەرامبەر بە ژنان و کچان. لە کەرکووک ئەو کەیسانەی کەواتە زیکراوە لای ئێمە نزگەی 500 کەیسە بابەتەکان جۆرا و جۆرن. خیانە زەوجەیەتیا هەیە، لەگەڵ بنێت و تیژیتیا هەیە بە پێی مادەی 413 ئێمە تەحقیقمان کردووە لەگەڵی هەرچەندێک یاساکە تطبیق ناکرێت لەسەری، بەڵام بەپێی یاسا هەر ئەوە هەیە لە بندەست ئیشکاری پێ بکرێ و هەماشت بەعزی حاڵات تەلاق هەیە ڕوو ئەدا سێرەکەی پیاوەکە بە زۆر دێ بناڵەکانە بە ئەو کەیسەشمان زۆر لە زیادبوو نابووە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە هەرێمی کوردستان لە ماوەی دەمانگی ئەمساڵدا 40 حاڵەتی کوشتن و 61 حاڵەتی خۆکوشتن و 72 حاڵەتی خۆسووتاندن و 155 دەستدرێژی سێکسی ئەنجام دراوە. هەروەها زیاتر لە 12085 سکاڵاش لە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان تۆمار کراوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز.